هەرچەندە بەشێک لە قوتابخانە و بەڕێبەراتیەکانی سلێمانی بایکۆتیان شکاندووە و دەستیان بەدەوام کردوێتەوە، بەڵام بەشێکی زۆریان تا ئێستا لە بایکۆت بەردەوامن. بەپێی زانیاریەکانی پێیام لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکانەوە بە مامۆستایان وتراوە پێویستە لە چەند ڕۆژی ئایندەدا دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە و تاخیرنەوەی وەرزی یەکەم ئەنجام بدرێت. بابەتی بایکۆتی مامۆستایان ئەنی ناکرێ حیزبی فەرمانڕەوا لەم زۆنە کەی لە بەرژەوەندی بوو دەرگای قوتابخانەکان دابخاو فەرمانێک دایبخاو کەش لە بەرژەوەندی نەبوو بە فەرمانێک دەرگای قوتابخانە بکاتەوە. ڕاستە ئەڵێن وا بەرەو تاقیکردنەوەکانە چین بۆیە دەرگای قوتابخانەکانەکەینەوە. ئەی باشە ئەو ئامانجانەی کە دەرگای قوتابخانەکانی پێداخستی ئەو ئامانجانە هاتە دی یاخود لە پشت ئەوەوە بابەتێکی تر هەیە کە حیزبی حکومڕان ئەوێت مەرجەکانی بچەسپێنێ لەسەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی داهات و دەستکەوتی زیاتر بۆ خۆی کۆبکاتەوە. ماوەی مانگێکە بایکۆت لە سنووری سلێمانی دەوروبەری بەردەوامە و مامۆستایان داوای پێدانی موچەی مانگی 11 و ڕاگەیاندنی لیستی موچەی مانگی 12 دەکەن کاوەشیان کردووە بە مەرجی شکاندنی بایکۆت، بەڵام دیار نییە ئەم داواکاریان جێبەجێ دەکرێت یان نا. لە هەر بارێکدا بایکۆت و جێبەجێ نەکردنی داواکاری مامۆستایان زیانمەندی سەرەکی تیایدا قوتابیان و شکستی پرۆسەی خوێندنە. پرۆسی فێربوون پرۆسی پەروەردە لە ئاستێکی زۆر نزمە، یعنی لەو ساڵە نەشە کە دەوام تا ڕادەیەک باشیش بووە لەبەر نزمی ئاستی پەروەردە و نزمی پرۆگرامەکان و ینی کەم و کورتێکی زۆر هەر بەخۆی لە مستەوایەکی لاوازە بووە. جاوی کە ئەم بایکۆتەش هاتوتە پێش و نەدانی مافی مامۆستا و یعنی ئەو هەموو داحقی دەرحەق مامۆستا ئەکرێ ئێستا لە حاڵەتی تەواو ئەو چۆنڵی نزیکە لە سفر. بۆیە نە مامۆستا نە فێرخواز هیچی دڵی بە پرۆسەکە خۆش نییە، دڵی بە خوێندن خۆش نییە. یعنی چۆن ئەبێ لە وڵاتێکە تۆ ناو جەرگەی ئێستا خوێندن ئابی بە زۆر بە مامۆستا بڵیان بە زۆر بە قوتایی بڵێەوە وەرنەوە دوو ڕۆژێکی تاقیکردنەوە ئەکرێ. یعنی ئەم پرۆسەیە گەر بشکرێ لەژێر فشارایە، لەژێر فشاریشە هیچ ینی پرۆسی فێربوون ئەنجامی نابێ. ساڵانە بەهۆی دواکەوتنی موچەوە گرفت بۆ موچەخۆران دروست دەکرێت و بەم هۆیشەوە کارتە گشتی خزمەتگوزاریەکان زیانیان بەردەکەوێت. لە ناویشیاندا پرۆسەی خوێندن، بایکۆت پرۆسەی زانست و زانیاری بەرەو دواوە دەباتەوە و کاریگەری دەبێت لەسەر ئاستی زانیاری قوتابیان و فێربوونیان. بەڵام دەسەڵات بێباکە و مافەکانی مامۆستایان نادات تا بایکۆت کۆتایی بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی. وعليكم